لە بەرنامەی شوێن پەنجا ئەم جارە باز لە چەند باند و چەند گروپێک دەکەین. ئەم باند و گروپانە نیازیان هەبووە تاوانی جۆرا و جۆر لە شاری هەولێر ئەنجام بدەن، بەڵام ئاسایشی هەولێر ئەم باندانە دەستگیر دەکات. شوێن پەنجا بە وردی بە دۆداسوونی کردووە سەبارەت بەم باندانە و وردەکاری ئەم تاوانە با بزانین ئەمانە چیان لا بۆ بنیازی چی بوون بێنە شاری هەولێر. حکوومەت دەمەوێت پێتان بم لەم بەرنامەیە با بزانین لە ڕێگەی ئەم دام و دەستگا ئەمنیانە چی کردووە بۆ پاراستنی هاوڵاتیان. شوێن پەنجا دەست پێ دەکات و چیرۆکی ئەو باندە دەجێڕێتەوە کە کاریان دزی و ڕێگری و هەڕەشە بوو لە هاوڵاتیان. چوار پیاوی بە ساڵاچوو کە پێشینەی تاوانیان هەیە و لێهاتوون لە تاوانی ڕێگری و دزی دەست دەکەن بە هەڕەشە و ڕێگری. ئەوان لە چوار کەس پێک دێن و چەکدارن. چەچی بێمۆڵەتیان لایە و چاودێری نووسنگەکانی ئالوگۆڕی دراو دەکەن و هەروەها ئەو مێزانەی پارە گۆڕینەوە دەکەنە ئامان. هەر کاتێک تاوانێک ئەنجام بدەن دەست دەکەن بە تاڵانکردنی جورفانی ئەو خاوەن نووسنگانە و دزینی ئۆتۆمبیل و تابلۆی بەشێک لە ئۆتۆمبیلی هاوڵاتیان. ئەوان لە دزی بزن و مەڕووماڵات دەستیان بە تاوانەکانیان کرد. لە ساڵی 2014 یەکەم تاوانیان دزینی ترێلە و باڵ هەڵگر بووە بە تۆزبا لە ناوەڕاستی عێراق دەیان فرۆشتەوە. سەبارەت بۆ باندە تاوانکارە دەچینە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر. دەمانەوێت بزانین ئەو باندە چێن و چۆن تاوانەکانیان ئەنجام داوە و چۆن لەلایەن ئاسایش ئاشکرا دەکرێت. ئەوانێکێکە لە گەڕەکانی شاری هەولێر ئەو هاوڵاتیە دیارە ماڵی لەوەیە کاری ئالوگۆڕی درا بە ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پیکاپ چاودێریەکەن کە لە ماڵ دەرەچێت دێتە دەرەوە دوای ئەوەی کە چاودێریەکەن بە ئۆتۆمبیلەکە هێرشەکەنە سەری. ئەوان دەزان عەلاقە پارەشی پێیە بۆ سەرکاری بۆیەوە ئەوە ئەو ساتەیە کە هێرشەکەنە سەری بە ئۆتۆمبیلەکە دوای بە سویچی لێی دەدەن بۆ ئەوەی شەوشیەک دروست بێت و دواتر بە هەمیان هێرشەکەنە سەری و ئەو پارەی کە پێیەتی لێی وەرەگرێت. ئەو تۆمەتبارانە تاوانی دزی و ڕێگری و هەڕەشە و تەقەکردن ئەنجام دەدەن. دزی و ڕێگری لە چەند خاوەن دوکانێکی ئاڵوگۆڕی دراو دەکەن کە سەرەتا چاودێریان دەکەن لە کاتی گەڕانەوە یان دەرچوونیان لە ماڵ هێرشیان دەکەنە سەر و بە زەبری هێز و چەک هەڕەشەی بە کۆمەڵ ناچاریان دەکەن پارەکانیان لێ بسەنن. ئێستا لەم گرتە ڤیدیۆ دەردەکەوێت ئەمە دوای ئەوەی تاوانێکی دزیان کردی بە پیکەبەکەی پیکەپ دیسانەکەی ئێستا هاتوونێتە ئێرە ئۆتۆمبیلەکەی دەگۆڕن ئەوە ڤیکتۆریایشان ڕاگرتیە ئەم ڤیکتۆریاش دزیاریە. تەماشاکەن ئێستا پیکەبەکە لە تەنیشی دیارە ئەوە هاتن ڤیکتۆریاکەی بەکاردێنن دەچن تاوانێکی تری دزی و ڕێگری و جەردەیی پێ ئەنجامەدەن. ئەمانە لە جیاتی خەو و پیاسە و دەرێ بەس کاریان دزی بووە هەر هەولیان داوە شوێنیان دیاری کردووە شوێنەکانیان گۆڕیە جێگۆڕچیان کرد ئەوان پێیان وایە ئەگەر تاوانەش بکەن لە کامێرەی چاودێری خۆیان هونکەن ئەوە نابنرێنەوە. ئەوە لە خیاڵی ئەوەی نینە ئەم کامێرانە خۆ پێشتریش نەبوو ئەم حکوومەتە ئەم هێزانە ئەرچیان پاراستنی هاوڵاتیان ئەو سنوورانە بووە.
طبعا یەک لەو تۆمەتبارە سەرچیەکان ئەمە کەمتر شوێنپەنجەی تاوانەکەی دیار بووە. ئەمە وا بیری کردەوە لە کامێرە چاودێ دەرنەچێت دەستگیر ناکرێت. زۆر جار لە هەندێک شوێنی خۆی گۆڕیە کامێرە لێ نەبووە، بەڵام لە خەوێ دەستگیر کرا. ئەو باندا بێئاگان لەوەی دوای ئەنجامدانی چەند تاوانێک و سکاڵای دادخوازەکان تیمەکانی تاوانەکانی ئاسایشی هەولێر دەست دەکەن بە لێکۆڵینەوە و دۆزینەوەی شوێنپەنجەی ئەم تۆمەتبارانە. تیمەکان لە هۆبەی تاوانەکانی ئاسایشی هەولێر لە ژێر فەرمانی بەڕێوەبەری ئاسایش لە کەمترین کات ناسنامەی تۆمەتباران دەدۆزنەوە و ئاشکرا دەکرێت. ساتی چاودێریکردنی هێزەکانی ئاسایشی هەولێر بۆ ئەم باندا دوای چەند ڕۆژ هاوکاتە لەگەڵ پیلانێکی ئەو تۆمەتبار و باندا بۆ ڕێگری و دزی لە خاوەنی نووسنگەیەکی دراو کە نیازیان بردننی پارەکە و کوشتنی ئەو کەسە بوو. لە کاتی جوولەکردنی ئەم تۆمەتبارانە بۆ ئەنجامدانی تاوانەکە و ڕێگری لە کابرای نووسنگە کە پارەیەکی زۆری لابوو، هێزەکانی کۆماندۆ و تاوانەکانی ئاسایشی هەولێر هەڵ دەکوتنە سەر ئەو باندە و سەرەتا 3 کەسی سەرەکی دەستگیر دەکات. دوای ئەوەی کە ئەم باندی کە باندێکی گەورەی دزی ڕێگری ئەمانە خەڵکیان هەرەسان کردبوو، ئەم شارەیان تێکدا بوو. ئەوەی دەیبینێن ئاسایشی هەولێر دەستگیری کردوون، ئێستا زانیاری نەبیستراو و ئەوەی کە ئەنجامیان داوە لە زاری خۆیان و ئەوەی کە نمایش کردەوە پێتان نیشاندن.
ئاسایشی هەولێر باندی گەردەلوولی تاوانی ڕێگر و دزی دەستگیر دەکات. ئەمانە هەمویان پێشینەی تاوانیان هەیە، تاوانی سێریان ئەنجام دەیە، هەرچی خوا پێی ناخۆشە ئەم تۆمەتبارە بە ساڵا چۆن ئەنجامیان دەیە. ئەمانە تەمەنیان هەمووی سەرووی 56 ساڵ. دوای ئەوەی کە باندێک لە شاری هەولێر دەست دەکەن بە تاڵانکردن، بە ڕێگری، بە دزی، بە تەقەکردن، بە هەڕەشە، بە چاودێریکردنی خەڵک و شوێن و شوێنە بازرگانیەکان، ئاسایشی هەولێر هەست پێ دەکات و واسکاڵا تۆمار دەکرێت دەست دەکەن بە لێکۆڵینەوە. تیمەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر لە تاوانەکان لێکۆڵینەوە چاودێری ئەم باندە دەکەن. تاک بە تاچی ئەم باندە دەستگیر دەکەن. سەبارەت بە کاری دزی ئەمەیان لە ساڵی 2014ەوە ئەمە کاری دزینی پیکەپ و تڕێلە بووە. ئەمەیان بە هەمان شێوە ئەمانە کاریان دزینی ئۆتۆمبیلی هاوڵاتیان بووە لە یەکێک لە گەراجەکانی نەخۆشخانەکان لە ماوەی 3 خولەک حاجیەک پیرەمێر دێتە خوارەکە نەخۆشە ئەمەیان ئۆتۆمبیلەکەی دەدزی. ئەمە لە 5/5/2025 لە خەستەخانەی نەخۆشیم هەبوو سڕی دکتۆری دە ڕۆژ پێ ئێستا بەێ چوومە خەستەخانەی حیلەشم لەگەدا نەخۆشەکە حیلەکەشمە هەنەخۆش بوو چوونە خەستەخانەی چەند ساعتێک لە ناو خەستەخانەمان هاتمە دەرێ سارەکە منمایە بەێ ئێستا ژوالا دەبینم لە کەنال 24 ئەو ڕووداوە دیارە کەس بووە و ئەو سارە دزرایە داواکان حکوومەتی هەرێمی کوردستانیش بە جزای خوان ڕابگەن چیان لە گەریان کات ڕایدا بۆ هازوو ببینەوە وڵی دەستخۆشی لە حکوومەتی هەرمی کوردستان لەو ئاسایش و لەو مەکافە هەموو دەکەم زۆر سوپاسان زۆر مەمنونیان. ئەم تابلویانەی دەیبینین ئەمە تابلوی هاوڵاتیانە لە ئۆتۆمبیلی خەڵک لێ دەکەنەوە لە ئۆتۆمبیلی دزیاری دەدەن ئۆتۆمبیلەکان خۆیان دزیارین تابلۆکانیشان دەگۆڕن بۆ ئەوەی تاوان پێ ئەنجامدن لێرە ئاسایش هەولێر دەڵێت هەرچێ ئەمە دواتر ئەم وێنێ ئەم تابلوێنە بڵاو دەکەینەوە هەر هاوڵاتێک ئەم تابلۆی هەرچێیە بێ سکاڵا تۆمارکات ئەمە چونەتە ئەو شوێنانەی کە جوانکاری ئۆتۆمبیل گوتێتی ژمارەم لە دروستکە بۆ مۆبایلما خاوەنی شوێنە جوانکاریەکانی ئۆتۆمبیل ئاگادار بن ئەمانە مەدەنە هەموو کەس هەر کەسێک دێتە لاتان داوای ئەم شتان دەکات تابلۆیە یان دروستکردنی ئەم ژمارانەیە ئەمە بۆ دزی بووە کە گوتێتی بۆ ئۆتۆمبیلەکەمە بۆ مۆبایلەکەم نمایش دەکەم. ئەمانە دوای ئەوەی کە تاوانەکانیان هەن زۆرە دوای ئەوەی کە تاوانەکە ئەنجامەدەن دزیەکەی دەکەن پلان دادەنێن کاریان چ بووە چاودێریکردنی خاوەنی نووسنگەکانی ئالوگۆڕی دراو ئەمانە بە دەڕۆژ چاودێری خەڵکیان کردووە چیان کردووە لە چاودێریەکانیان خۆیان کردووە بە ژینگە پارێز ئەوانەی کە ژینگە خاوێن دەکەنەوە ئەو پیاوە بەتەمەنانە ناویوانش پیس دەکەن ئەمەیان لەبەر کردووە گوێس و خاکە ناسخاوێنکەوە چاودێری نووسنگەکان و کابرا لە ماڵێش چاودێریان کردووە و لە هەموو شوێنێک بە ئۆتۆمبیل ڕێگری دەکەن لە نووسنگەیەک خاوە نووسنگەیەک بە چەکی زۆری ئەمە کلانچیکۆف ئەمە تەبعاان سێ زۆر چەکیان پێ بووە لە زۆری چەکی کلاشینکۆف و دەمانچە ئاسایشی هەولێر دوای ئەوەی کە تیمەکان چاودێری دەکەن بە دۆداچوون دەکەن دەزانم چۆن ئەوانیان دەژی کردووە لە کۆتا ئەمەلیە کۆتا کار کە ویستیتیان دزی لە خاوەنی نووسنگەیەک بکەن پارەکی زۆری پێ بووە ئەمە لە هەڤاڵان و لە بەحەرکە چاودێریان کردووە ئەوان باس دزیان نووسنگان کردووە چاودێریان کردووە کابرا بێتە دەرێ بڕواتۆ ماڵ بە شەو ڕێگری لێ بکەن هەڕەشەی لێ بکەن ئەمانە تەقەکەر بووینەوە خەڵکیان زۆر باشتر ساندووە بۆیە لە کاتێەوە ویستیان ئەم کردارە بکەن ئەم دزیە و ڕێگریە بکەن ئاسایشی هەولێر ئەمانە لە بێئاگا بوونێ لەوەی ئاسایشی هەولێر زۆر زیرەکانە لە خەیاڵی وەیدا نەبوون چاودێری دەکرێت ئەوانە چەند ڕۆژ چاودێری کابرایان کردە ئاخیر ئەمەلیە ئاسایش هەولێر دویان بۆ بزانستەکەن هەر ویستیانە تاوانەکەی بکەن گرتە ڤیدیۆش هەیە دیکۆمنت و بەڵگە هەیە ئاسایش هەولێر دەم و دەست پێش ئەوەی ڕێگری لە کابرای بکەن پارەکەی لێ بسن یان بیکوژن ئەو تۆمەتبارانە دەژیر دەکرێت ئەوانە پێشیان ناخۆشە دەژیکراین ئەمە تۆمەتباری چارەم لۆ بەرنامەی شوێن 53 دەکات ئەوەی کە سەیرە لە تۆمەتبارە باز دەکات ئەم باندە چار 5 کەس بووینە لە تاوانێکی لە هەموو تاوانەکان کە ئەنجامیان داوە دزیان لێ تکش کردی یانێ ئەمە نەک هە لە هاوڵاتیان کردی
يقول لك كان يقرجالي لما عليه وكي داشتين او كره كان يقرجالي باركا قلت انا لسين تزيدك يعني قلت لشين قلت لسا كن صد هذا فين يري باركا ما هنا لا بس باركا ما كابرا درس مراقبه ما كهتا كتا حقاره شيء صصته بيستي لو فوق باي دوا فين بيشي دو تقاماك كابرا هات اخواري ابي كان يقرجالي دامش كان لقى سوريد دانتا كان دارينا دانتا كمان دارينا راز روش فين حقاره كان لا حقاره كيف بشيان كذا قلت يا ما قردارين هشتاو بين دور قردارين سارة والسلاح ما كريا ريبان يخستسر على الصاص وباري هناك يام بالربا قلت يام باركا الربا هناك ما قلت اما هاتني وش براشي كونكو حب مليون دينام صار نفر بين ايكو حب مليون داما انه هاتو السيورة قرض قوتان دبين بدل قردي ديني وعالمين بارا ما يورقتي العالمي سارة ما كريا سلاح ما بيكريا بريستيان أبيدي إيكو حفظ مليون داما من حفظ مليون حفظ أبي كان يقدرش حفظي زي أنا مش كتبوا اشتكوا واقعي دي لما باندتشين ريغري ما كرديا دزي ما كرديا سعوديري خرچي ما كرديا هار مال خرچي ستانديا هارشا مال خرچ كرديا ویست ماخی ششکا رگریش که بکن آسایشی هولیره می درجیر کردیا. اوش شوی چون تعقیبی دلار پارافروشک ما کرد درجیر کردیم. آسایش هولیره می درجیر. تابارم باوی چون دزی رگری بکن لکولانی عنکاوی. لکابرای چی دکانی آرگوری درایی هبو. اوی چون ریمالی کد پاری پینو. اللورس بشه تعقیب دلار فروشک کما کرد. اینا ایشکی جیرای آسایش هولیره می کرد. تاوبارم بەیەکی دزی و ڕێگری و تاوانی و تەقەکردن و قەدە لە خەرک و تابلۆ ڕقەممان دەدزی و سارەمان دزی و لە کاتی ئیشەکەی بیکەین ئەو شەوی ئاسایی شەولێ دەگیر بکەین. ئەمە دوو لەو ئۆتۆمبیلانەیە کە لەلایەن ئاسایشی هەولێر دەستی بەسدا گیراوە کە ئەمانە ئۆتۆمبیلی دزیارین ئەم باندا ئەم تۆمەتبارانە ئەمە ئۆتۆمبیلی یەکەم ئەمە دووەم کە بەکاران هێنایە بۆ تاوانی دزی. ئەم هاوڵاتیانەی کە دەیانبینن ئەمە بەشێکی کەمن لە دادخوازەکان بەشێک نیانویست دەرچن ئەم دادخوازانە هاتوونەتە ئاسایشی هەولێر زیاد لەوەی کە سکاڵا تۆمار دەکەن لەسەر ئەو تۆمەتبارانە. ئەم هاوڵاتی دوای ئەوەی کە ئەم تابلۆیە کە لە دەستی ئێمەی بینی کە ئاسایشی هەولێر دەستی بەسداگرتە بوو لە تۆمەتبارانە بەکار هاتبوو بۆ کاری دزی تاوانی ڕێگری ئەمە ژمارە تابلۆکەی ناسیەوە کە ئی خۆیەتی ئەمە لێ دزرایە و تاوانی پێکرایە دوێنێ بینی بۆ بڕۆهاتە ئاسایشی هەولێر ئەمە ژمارە تابلۆیەکێک لەو هاوڵاتیانەیە کە لێ دزرایە ئێستا هاتنەشی زانیە کە دزرایە. ساعت 9:30 تقریبا هەر ڕۆژ دەچم لە دوکان یانی لە مەکتەبی جەمعەت بەزەبەت بەرەمبەر لەسەر ڕوکنەکە ڕاگرتر بزەبەت ئەمن هاتم ڕاست لە بەرەمبەر تورمبیلەکە تەبەنجەی و ئەقسام سەحەبکە لێ بەس هاتی لە تورمبیلەکە تەماشاکە هیچ نییە گوتی سندوق کرایە هەم سندوقی کرایە الحەمدلله نییە بەس پارەم نییە ئەو ڕۆ سوبحان الله ئەشیای ناو سارە پارەت پێ نەبوو ڕۆژی نانە الحەمدلله و شکر پارەم نییە تەماشاکە ڕاست انسحاب کرد ڕۆیشت ڕۆشت ڕێگریان کرد و پارە بەس پارەکە نەبوو والله الحەمدلله و شکر هەر ڕۆژ پارە هەیە بەس ئەو ڕۆ سوبحان الله پارەم نییە و الحەمدلله و شکر ئەمن زۆر مەمنون لە ئاسایشی هەولێر هیچ تەقسیم ناکەی الحەمدلله جەمعەت یانی 2-3 ڕۆژ مجرم هاتی یانی ماشاء الله زۆر مەمنونم. ئەم دادخوازە ئەو کەسەیە کە لەگرتە ڤیددیۆکان دەردەکەوێت کە بە سیارەکی ئۆتۆمبیلێکی پیکەپ نیسان ڕێ لەگرن ئەوە دوای بینی ئەو راپۆرتی کوردستان بیوسار هاتووە سکاڵا تۆمارکات چۆن بۆ ڕووداوە؟ ئەمن دەستخۆشی لە بەروبەرایەتی ئاسایشی دەکەم دوونێ لە کەناڵ بساری کە خۆم دیت ئەو پیکەبە دێتن
کە لێم دەدە پارەکەم لێ دەستێنن بە زەبری تفەنجی بە زەبری گولێ ینی ئێستا جیرانە دەستخۆشی لە ئاسایشی دەکەم کە بە زووترین کاتگرتیان داواشمەوە حەق خۆم بێتەوە دەستی خۆم بە هیچ نەوە ئەجرانە بەرنەبن. ئەو ڕووداوە سێزدەی ڕەمەزان سعات 10:35 ثانیە ئەوانە لە پشت دایانە تەنیشتە من و تەقەیان لێکردم کە تەقەیان لێکردم سیارم عاتل بوو یەکیان کلاشنکۆفی لەسەر سرم ڕاگرت ئەوەی دیش سوڕاوە بە دەماچەی هەڕەشیان لێکردم دەرکەی بکەوت نەم کردەوە چەکوچی دەرینە ئەوەی دەمانچەی بب چەکوچەکی لێدە و پارەکەی هەڵگرت هەلی گرت و سواری سیارەی بن و حرەکەیان کرد حرەکەیان کرد پارەکەیان برد و چەند بپارە پارەکەم 94 وەرەقە و 37 ملیۆن دینار دەچینە یەکێک لە گەورەترین بازاڕەکانی دراو لە عێراق کە بازاری دراوی هەولێرە ئەو بازارە لە دەستێکی ئەمیندایە کە حکومەت دەیپارێزێت بە سەدان ملیۆن دۆلار مامەڵەی پێوە دەکرێت ڕۆژانە بەڕادەیەک هێندە سەلامەتە بە عارەبانە پارەی دۆلار و دراوی تر بە گونیە لەلایەن کرێکارەکان دەگوازرێتەوە ئەمەش متمانەکی گەورەی نێوان هاوڵاتی حکومەتە کە بە شەو نخوونی دام و دەستگا ئەمنیەکان و ئاسایش دروست بوو. لە هەولێرێ چەند پارەیەک دەتەوێت بگەینە بانقی داوێ ناو سیارەی دەچێ بانقی دێەوە بە تەنە دەبانجە شتێن عەمبارش دێری بە عارەبانی دێری بەدەیان زار بە عارەبانی دێری عەمبارش دێری بە عارەبانی بەڕاستی عارەبانە دەبا بەبێ ئەوەی کەوا حیمایە دەگرت. ئێمڕۆ لە کوردستان جێگای دڵخۆشیە کەوا هەر باند و تاوانبارێک دەیەوێت دزیەک بکە یا تعدایەک لە خەڵکێک بکە ئاسایشی هەولێر وەزارەتی ناوخۆ زۆر چاوکراون زۆر بە دڵسۆزانە و ماندونە ناسانە هەوڵ دەدەن لێ ناگەڕێن تاوانەکە بگاتە 24 سعات یان 48 سعات کە تاوانبارەکە دەدۆزنەوە و عقوبەشی دەدەن و لێ پێچینەوەشی لەگەڵ دەکەن و بە باشترین شێوە. ئەمڕۆ لە کوردستان لە سایەی ئەم ئەمن و ئاسایشە خەڵک بەڕاستی خۆشحاڵە. کابینەی نوێمی هەرێمی کوردستان زۆر هەوڵ دەدا بۆ دابینکردنی ئارامی بۆ ئەم ناوچەیە. باوەڕ دەکەی چەند جار خەڵکی بێگانەی ئەزنەبی هاتۆتە ئێرە دەبینی ئەو پارەیە بە کۆمەڵ خەڵک بە باوەشەوە دەگری و بە عارەبانی دەیباتە ئەو لای و دەینیتەوە دەیباتە بانقی زۆر سەرسان دەوی دەڵێ وەڵا بۆ گواستنەوە 1 ملیۆن دۆلار لە وڵاتانی دەرەوە کە خۆیان زۆر بە گەورە و بە پێشکەوت و دەزانن پێویستی بە چەندین سیارەی دڕع و پۆلیس هەیە تا بتوان بیگەینە شوێنی مەبەست. بەڵام لە کوردستان جاری وایە ئێمە بە تەکسی دەینێرین لەگەڵ تەکسەکەش ناڕۆین تەکسیەکە برادەرە و دەیناسین و جێت متمانەیە و ڕێگاکەش ئەمانە و هیچ ترس لە گۆڕێنێ و دەیباتە بانق و لە بانق فیشەی بانقدینیتەوە هیچ مشکلەیەکمان نیە. بەڕاستی ئەمە هەمووی هەوڵ و توانای وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاسایشی هەولێر و پۆلیسی هەولێر و ئەم بەڕێزانەیە کەماندونە ناسانە خۆبەخشانە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن گیر و گرفت نێڵ لەم هەرێم. کە ئەمن و ئاسایشێکی زۆر بەقووەت هەیە لە کوردستان خاستن لە هەولێرێ. بەڕاستی ئەمە خەڵکی عام کە ئەمە لە ناو جەماوەرینی ئەوانەیە خەڵکی عام کە باسەکەن لە یعنی لە خلالی هەر تاوانە کە دەکرێتن لە خلالی 24 ساعاتی ئەو تاوانبارە دەگیرێتە یعنی بەڕاستی لە هیچ دووەلەی عالەم وهانە لە خلالی 24 ساعاتی مدەتێکی کەم تاوانباران دەگیر بکرێتن و تووشی یاسایی جەزای خۆیان ببن. بەڕاستی ئەمە خەڵکێکی زۆر لێرکانە کە لەو بازاڕەیە کە پارەی دەینی و دەباتن یعنی نییە زۆر تەمینە کە لە مارێ کە هەموو ساردەورێەوە لە ئاسایشی ئەمنیەتی ئەوەندە بەقۆتە زۆر مرتاحە کە لە مارێ دەنویتن کە ئەو پارەی دەینی و دەباتن کە تەداولاتی پێدەکاتن کاڵی پێدەکریتن پێی دەینیتن بە مەبلەغێکی زۆر ئەوە دەلالە لەسەر چ دەکات دەلالە لەسەر ئەوەی دەکات ئەمن و ئاسایی زۆر بەقووەتە. ئەو ئەمن و ئارامی دا هەرێمی کوردستان هەیە بەڕاستی لێ شوێنێکی دنیا نییە ینی ئەمەش دەگەرێتەوە سەر ینی
دەستخۆشی لە برا گەورەی دەکەین بەڕاستی ئەوڕۆ برا گەورە ینی یەکجار ئەوە چی سەرچی هەیە لە هەرێمی کوردستان ینی زۆر احتیمام بە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان دەداتن بە نسبەت ناو دۆلا فرۆشتان و هەموو کوردستان هەرێمی کوردستان ینی ئەمە تەمەشا دەکەین ئەو پارە و دیناروانە بە عارەبان دەچیتن لە بۆ بانقەکان ینی بە عارەبان دەبن ینی پەرۆکۆکی بەسەدادن ئەو دینارە دەڕاتن ئەگەر ئەمن و ئامارت نەبیتن بەڕاستی کەس ناتوانانی بە کەیف خۆی ئەو دینار بین و بات.